لە عێراقدا مۆبایلەکان ناوەستن لە زەنگلێدان. هەر کاتێک وەڵامی تەلەفۆن نەدرایەوە واتە ئەو کەسە سەرقاڵە بەکارێکی زۆر گرنگەوە. بەڵام لە کاتی تەقینەوەکاندا ئەگەر ئەو کەسەی پەیوەندی پێوە دەکرێت وەڵامی نەدایەوە واتە ئەو کەسە لە مەترسیدایە کە ئەوەش ڕنگدانەوەیکی ترسناک لەسەر خێزانەکەی جێدەهێڵێت کە هەموو چرکەیەک چاوەڕوانی بیستنی وشەیەکن. ئەلو یاخود بەڵێ ئەوان بەدیمەنێکی نامە و بێهاوتادا تێپەردەبن. تەنیا لەم تەقینەوەیەدا 75 کەس کوژراون و 100 کەسی دیکەش بریندار بوون. ئەو مۆبایلانەی کە لە دوای تەقینەوەکەوە کۆم کردوونەتەوە 25 دانەیە. ئەوە پێناسی منداڵێکە کە لەگەڵ دایکیدا کوژراون. هاوڵاتیەک لە ڕێگەی کارێکیەوە هەوڵ دەدات کاریگەریەکانی تەقینەوەکان کەم بکاتەوە. بە جۆرێک لە کاتی تەقینەوەکاندا ئەو مۆبایلانە کۆ دەکاتەوە کە لەسەر زەوی کەوتون و خاونەکانیان گیانیان لەدەستداوە یان بریندار بوون. ئەو هاوڵاتیە لە دوای کۆکردنەوەی مۆبایلەکان وەڵامی کەسوکاری بەرکەوتووەکان دەداتەوە. ئەوانش کە پەیوەندیان کردووە بە بیستنی دەنگێکی تر جگە لە دەنگی خاوەن مۆبایلەکە تووشی شۆک دەبن و دەکەونە دۆخێکەوە کە کەس ئیرەیان پێ نابات. گوێت لە منە؟ ئێستا گوێ لە من بگرە برا. تەقینەوەیەک لە ناوچەی 55 ڕووی داوە. ئەلو ئەوە من نیم. من هاوڵاتیەکم تەقینەوەیەک لە ناوچەی 55 ڕووی داوە. لە دوای تەقینەوەکان دەست دەکرێت بە شۆردن و پاکردنەوەی شەقامەکان و لابردنی پاشماوەکانی تەقینەوەکان. دوای چەند کاتژمێرێک بە شێوەیەکی ئاسایی دەست دەکرێتەوە بە ژیانی ئاسایی هاوڵاتیان. هاوڵاتیانی عێراق بەو شێوەیە ڕۆژەکانیان بەڕێ دەکەن.